وەڵا پیاوەکە خۆفەکەم دەقسەم بخواتوو کێشەتەیە بۆیە خۆفەکە ئەڵڵایەک لەگەڵ تۆ ئابێت تۆ چۆن نەترسی دەی لەبەر ئەوەی نینوەکەکەت ئەوەنە درێژە لەبەرەوەی کەناڵە فاسدەکان لە ماڵەکەتان لەبەرەوەی سەیری مسلسلی تورکیەکەی هەزار هەڵقە تێپەڕاندوو لەبەرەوەی بە مانگێک ختمێ لە ماڵەکەی توا ناکرێت لەبەرەوەی حیجابەکەت سەقەتە لەبەرەوەی تەوحیدت شلە لەبەر ئەوەی دینت زەعیفە لەبەرەوەی ئەم دەمە ڕۆژتا ئەمریان نەمێنێ بەخوا پەردەکان هیچ نییە کەوەنتەرەکەی ئێمە لەوەی وانجوان بەخوا 6 وەرەقەی زیادیان داوە بەسەوەی ئێمە باشترە با بە سەلامەکانمان نەترسیە خۆفەکە بابە ئیسە پیاو ئێستا بۆ تۆکس و فیلەرەکە تەجمیلەکە کورە بابە پیاو بەڕەقیەوە جوانە لە جنی بترسی لە جنی بترسی لە بەشەر بترسی لە ڕزق بترسی والله مشرك أصل توي ئافرەت وا هەیە دایکە عایشە لەم مەکەیە لە مەدینەش ئەفەرمێ دووسێ ژنکۆ ئەبووینەوە تەبعاً ئەجەلەکم وڵڵا ئەو زەمانە سەراو نەبووە وەکو ئێستا مۆدێرن هەکا هەیە لە لای ئێمە خەڵکە ڕووی بۆ سەحرا بۆ دەست بە ئاوگەیانن ئەفەرمێ دوو سێ کۆ ئەبووینەوە ئەچین بۆ دەست بە ئاوگەیانن لەو دەشتە چۆڵە ئیستە ژنێکت هەیە کاشی خانوو کامل مواسەبات سەقف مەغریبی دکتت هەیە سبلیتت هەیە زۆپەی عەشتارت هەیە هەر لە دەنجاوە ئەواکێتەوە بیرم زڵێخا کە یوسفی بردە ژوورەوە لەگەڵی ئیشی خراپ بکات طبعاً چەند دەرگەی لێدا خست دەی بەرە بە ماڵەکان خۆمان بژمێنی لە قاپی حەوشەتی دەژوورەوە یەک میجازەکە دوو لە میجازەکە دیتا متبەقەکە سێ لە متبەقە ڕەدە بێچتەوە گەدرت چوار بۆ غورفەی خەو پێنج دەرگەی هەیە خانووی کاشی زۆربەی ئینڤێکتەری بەستە ئەوە نەبێ شەحن دوو سێ شەحنەکەوێتە ئیش کارەما بێت وەڵا پیاوەکە خۆفەکەم دەی قەسەم بخواتوو کێشەتەیە بۆیە خۆفەکە ئەڵڵایەک لەگەڵ تۆ ئابێت تۆ چۆن نەترسی دەی ئافرەتی سەحابە ئەڕۆیش بەو شەوە تاریکە بۆ ئەو دەشت و دەرە تۆ های لە ناو ماڵ خۆتە لە ناو ماڵ خۆتا لە چی ئەترسی لەبەر ئەوەی نینوەکەکەت ئەوەنە درێژە لەبەرەوەی کەناڵە فاسدەکان لە ماڵەکەتە لەبەرەوەی سەیری مسلسلی تورکیەکەی هەزار هەڵقە تێپەڕاندوو لەبەرەوەی بە مانگێک ختمێ لە ماڵەکەی توا ناکرێت لەبەرەوەی حیجابەکەت سەقەتە لەبەرەوەی تەوحیدت شلە لەبەر ئەوەی دینت زەعیفە لەبەرەوەی ئەم دەمە ڕۆژتا ئەمریان نەمێنێ بەخوا پەردەکان هیچ نییە کەوەنتەرەکەی ئێمە لەوەی وانجوان بەخوا 6 وەرەقەی زیادیان داوە بەسەوەی ئێمە باشترە هەتا عیبارەت و باسی کەوەنتەر و مسلسل و باوەڕەکەی ڕۆژێ دوو ئافرەتم بینی نەوعا ما خزم و ناسیار خۆمان بوو خوا عەلیمە باس قسەیانە کردبێنێتەوە وتم جۆم هەڵخستم وتم گەرێت چی باسکەن یعنی بەجددی باس مەوزوعێکیانەکەی دوایی بۆم دەرکەوت چی بێ باشە بەڕای ئێوە چی بێ باس ئافرەتێکیانەکرد لە فلیمێکا کە مەوزوعەکە بەرەوجۆ ئەڕوە خوا باوکم ئەمە خێری پیا بێ یعنی تۆ سەیکە دەمە تەقیە گەرمەکە ئەوە بوو ئێستا تەلاق نەدراوە فەقیرە وڵایی خەریکە تەلاقی دەن وتم بەخوا یەکێ لێ قەوماوە سەرەکەم فلیمێ تورکیە ئافرەتێکە سێ چوار جار تەلاق دراوە خەریکە داتی تەلاق ئەخەدە ئەمە کاکە تۆ بۆیە ئەترسی بۆیە خۆفەکەی با بە سەلامەکانمان نەترسیە خۆفەکە سەلامەکانمان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە غەزای ئوحود ئەوت ئێمە شمشێرەکەمە کێ شەڕی پێکا ئەبوو دوجانە هەساوتی من حەقی پێدەن ڕێککە ناوچەوانیە بەستر خەڵک نێرا لەبەردەم ئەبوو دوجانەیە بابە ئیسە پیاو ئێستا بۆ تۆکس و فیلەرەکە تەجمیلەکە کورە بابە پیاو بەڕەقیەوە جوانە پیاو بۆ جوانە کە هاتە ژوورۆنیە بۆن کروزی لێبێ خۆ ناڵم بۆکسانەکە دیوارە بەس پیاوە ژنژنە بەجددی وەک شێخ خالید یاسین ئەڵێ ئێمە کوفری عالەمی دیموکراسی عالەمی ئەیانوێ ژن بێنن لەگەڵ پیاوە ڕێکی خەنەوە بڕۆ بە تاریخی مرۆڤایەتیا بگەڕێەوە بزاجێشێکە بۆ گشتی ژن بێ نەبووە کاکە ئەگەر بەهاتاوە ئێمەی کورسان وەختی خۆی ژن شۆڕشی بۆمان بکردە گشتی دان ئەرما خاڵن چیان کرد دوێنێ دۆڵمەیان کرد ڕێک هەموو هێزەکە گیران گشت یەخە نابێ کورە ژن ئیشی ئەوەیە دۆڵمە بکە ئیشی ئەوەیە سوف بچنێ ئیشی ئەوەیە نەرموناسک بێ بۆ پیاوەکەی خۆی لە ماڵ خۆیان بێ مناڵەکانی پەروەردەکە سەیری جیلی ڕابردوو ئێمەکە ئەو ئافرەتە بەتەمەنانە ئافرەتی وا هەیە بەبێ ئەوەی سەردانی دکتۆری کردێ دەکوڕی بەخێو کردووە بەبێ ئەوەی خۆفی کردبێ بەیانان ڕۆیشتووە بەبێ تایید بەبێ سابونجلی دە مناڵی لە کانیەکی سەردا شۆریوە
ئیسا غەساڵی قاپشۆرمانەیە غەساڵی ئینمانەیە ماڵ کامل گاشێ وەڵڵی خۆفەکەم ئەترسم شن ئەترسی ئاوا وەک شۆڕەبی ئەلەرزی دایکەکەم بۆ ئەلەرزی لەبەر ئەوەی بەینی خۆی و خوا تەواو نییە خۆشەویستان ئەم قسانەی من وەڵڵه گریانی ئەوێ وەڵڵه گریانی ئەوێ گەنج ژنی هێناوە 6 مانگ نییە ژنەکەی تەلاقەدا 6 دانەمانگ 8 مانگیش ساڵێکیش لە فەیسبووک دڵداریان کردووە لە فەیسبووک دەست پێکەی لە فەیسبووک کۆتایی پێگری لە فەیسبووک دەستی پێکەی ئەوە نەوەعدی درویان داوە تێک گوتێنم وات بۆ ئەەکەمەوە دۆکادا دەقا خاف وفێ ڕق و تا هیچی تیان نیست بەجددی بۆیە خۆشەویستان ئەگەر هەر کەسێک من أصلح بينه وبين الله أصلح الله بينه وبين الناس بيني خوت وخوارك خي خوي بالورقات بيني تو خلشي ضيقك طواو هبو يشيك بو ميسرك